لەوانەی کە ئێوە نووسیبووتان جێبەجێ کرا؟ هەموو جێبەجێ بوو. اتفاقیەی بارزانی لەگەر عەبدولسەلام بخەرە تەرازوودایەک تەرازوو، اتفاقیەی ئێمە لەگەر عەبدوڕەحمان عایدروو بخەرە تەرازوێک، بیدەرە پیاوێکی معقول و حەکەمێکی معقول 100 فەرقی هەیە بۆ بەرژەوەندی ملەتی کورد کە اتفاقیەی 29 حوزەیران لەگەر عەبدوڕەحمان عایدروو 100 جار بەردی بە اتفاقیە عەبدولسەلام داداوە، بەڵام ئەوان بە ئارەزوی خۆیان ناوێن لە ئێمەنا جاش. باشە، دەستکەوتەکانی ئەم یەک دنیا دەستکەوت. چی بوون؟ محافظەی دهۆک، جامعی سلێمانی، دراسی کوردی، زوبانی کوردی، ڕێگەدان بە دەرکردنی جەریدەی خەبات، دوایە تەعاونێکی مستەمر لە بینی ئێمە، دوای ئەو وەختی ئێمە کە لەگەر ئێوە خۆتان ئەو خاڵانتان نووسی بوو؟ بەڵێ لەجنەمەرکەسی خەڵکان نووسی. باشە، ئەوەی کە بەڕێزت باسیەکەی بۆ نمونە بە پارێزگابوونی دهۆک، دروستکردنی زانکۆی سلێمانی مەبەستە، هەموو ئەوانە ئێوە لەو ڕەژنووسەیە لەو خاڵبەندیانەیە ئاماژەتان بە هەموو ئەمانە کردبوو و چەندێک لەوانەی کە ئێوە نووسی بووتان جێبەجێ کرا؟ هەموو جێبەجێ بوو.